خانشینانی پێشمەرگە ئەوانی کە ئەفسەرن هاتوونەتە بەردەمی بانقی خانشینی پێشمەرگە و گربوونەتەوە لێرە داوای ئەوە دەکەن کە ئەو یاسایی کە لە ڕابردوودا هەبووە بیخانشین بوون لە ساڵی 2010دا بە هەمان شێوە بمێنێتەوە یاسای خانشینبوونەکەیان و وەکو عێراق هەژماریان بۆ نەکرێ. من ئەچمە لای کاک عەدنان سڵاو لێبێ داواکاریەکانی ئێوە چییە؟ ئەو یاسایە چییە کە ئێوەتانێ پێی خانشین ببن؟ وڵای ئێمە خۆمان بە یاسای ژمارە 38 ساڵی 2010 خانشین کراوین ئەم ئەفسەر و پێشمەرگانی کە سەر بە وەزارەتی پێشمەرگن ئێمە مانەوێت هەر بە یاساکەی خۆمان خانش بکرێن چونکە بە یاسای ژمارە 9 ساڵی 2014 عێراقی ئێمە زەرمەند دەبین کە ئەم یاسایەکی گشتگیرە و هەموو عێراق بۆ یاسایە ئیشەکات. ئێمە داواکارین چونکە ئێمە لە زروف و وەزعێکی تایبەتا خانشین کراوین ئێمە وەکو خۆی بمێنێتەوە موچەکانمان هاوتا نەکرێت چونکە لە هاوتاکردنا ئێمە زەرمەندی گەورە بین تەنانەت ئەوە نییە کە 50,000 و 100,000 بێ ئێمە لە 500,000 لێمان ئەبڕێ هەتا ملیۆنێک و زیاتریش. زۆر سپاس بۆ بەڕێستان نەوێت چمە لای ئەم بەڕێزە ئەگەر ببێت و بە یاساکەی عێراق ئێوە خانشین ببن گرفتی بۆ ئێوە چییە؟ ئەوی عێراق چییە و ئەوی هەرێم چییە؟ قوربانجان ئێمە یاسایەکمان هەیە یاسای ژمارە 38 ساڵی 2010 هی پەرلەمانی عێراق یا حوت حوتەوە بزانم ساڵ 2010 لە یاساکە هاتووە ئێمە کە خانشین کراوین بە کۆی موچە و دەرماڵەکانەوە حسابی خانشینیمان بۆ کراوە لەو کاتا ئێمە زەرمەند نەبووین یعنی ئێمە دەرماڵی شادێ دەرماڵی بڵین خێزانە دەرماڵی کۆمەڵی شدێ بۆمان خەرج کراوە بەڵام ئێمە لە ئەساسا موچەی بنەڕەتیمان کەمە لە هەرێمی کوردستانە تێگەی کە موچەی بنەڕەتیمان کەم بوو ئەو یاسای بڵین یاساکەی حکوومەتی عێراقی کە موچەی خانشینی گشتی پێکە ئەم ئەڵێ بەس موچەی بنەڕەتی زەربی دونی کە زەربی ساڵانی خزمەتەکەین تەقسیمی سڵەیەکەین ئەومان بۆ دەرەچێ ئێمە بەڵام لای هەرێمی کوردستان ئەو یاسای خانشینی ژمارە ساڵ 2010 وا نەبوو ئێمە کۆی موچە و دەرماڵەکانمان بۆ حسابەکرا لەسەر خانشینی و زەربی ساڵانی خزمەتێکرا تەقسیمی 260 ئەوە ئێمە لێوە باشتر بووین یعنی لە ڕووی ماعیشەتەوە باشتر بەڵام ئێستا ماعیشەت دەرناچێت یعنی هیچمان نامێنێتەوە بۆ بشێوی خێزانەکانمان. باشە ئەگەر بە یاساکەی هەرێم ئەوی ساڵی 2010 خانشین بکرێ چەند وەرەگری ئەگەر بۆی عێراق بێت چەند وەرەگری؟ من مانی 11 کە موچەم وەرگتووە ملیۆن 436 و 250 وەرگتووە کە بە حسابی ئەمان هەویستیانە هاوتایکەن لەگەڵ جێشی عێراقی لەگەڵ خانشانی سەربازی عێراقیە 580,000 وەرگتووە یعنی سەی کە تو حسابی کە دەوری 800 شتێک هەزارم لێ بڕاوە. باشە لە ماوەی ڕابردووە بانقی خانشینی پێشمەرگە باسی دەوەکە کە گرفتی لێبڕینی موچەکانتان چارەسەر کراوە لە مانگی دووە چارەسەر ئەبێ شتێکی ڕسمی نەهات یعنی هیچ شتێک نییە ئەمە وەکو ئەو وایە بە کاتیە کە بڵین تووڕێی و ناڕەزایەتی خانشینانی پێشمەرگە کە هەر یەکێکمان بەلانی کە من کەمترین ساڵ خزمەتی پێشمەرگەم کردو 29 ساڵ خزمەتی پێشمەرگاتیم کردووە هەمانە 35 ساڵ خزمەتی پێشمەرگاتی کردووە ینی ئەو کە فوقڵۆ ئەو تووڕ و ناڕزایەتە دامرچێنەوە بەمان یەک دوومان ئێمە مانوێت لە ئەساس و لە بنەڕەتیەوە کێشەکانمان بۆ چارەسەرکەن. یاسای خانشینی هەرێم کەسی ژمارە 38 ساڵ 2010 هەر بۆ بمێنێتەوە بۆ موچە و ئیدارەمان بن. زۆر سپاس بۆ بەڕێستان بەڵێ ئەمان ئەفسەرانی خانشینی پێشمەرگەن کە هاتوونەتە بەردەمی بانقی خانشینی پێشمەرگە گربوونەتەوە داوای ئەوە دەکەن بەو یاسایی هەرێم کە لە ساڵی 2010دا دەرچووە بەوە خانشین بکرێن و بە یاساکەی عێراق لە ساڵی 2014 بۆ خانشین نەکرێن لەبەر ئەوەی کە ئەمان سوودیان پێ ناگات و بڕێکی زۆر لە موچەکانیان لێ دەبڕێت.